14 ساڵ بەسەر ڕووداوەکانی حەڤەی شوبات تێدەپەڕێت. شەپۆلی ناڕزایەتی کۆتایی نەهاتووە. یەکەمین خۆپیشاندان بوو لە دوای مێژوویەکی درێژ کە 60 ڕۆژی خایاند چەندین کەس بریندار بوون و شەهید بوون. مێرمنداڵێکیش بە ناوی ڕێژوان عەلی بوو بە شەهیدی ئەو خۆپیشاندانە. دەچمە لای کە سوکاری شەهیدانی حەڤەی شوبات. خەڵک داوای هاتە مەیدان داوای ریفۆرم و چاکسازی ئابووری سیاسی یاسایی دەکرد، بەڵام بەداخەوە حکومەت وەڵامی داواکاریەکانی خەڵکی نەدایەوە. ئەوەی کە وەڵامیایەوە بە چەک و بە توندوتیژی وەڵامی خەڵکی دایەوە. ڕەکەمیان تاخت کردبوو لەسەر جادە، یەک فیشەکیان نابوو بە ئەمەیەوە، قاچی لە دەستدا بوو دەست بەجێ. ئیتر ئەو خوای گەورەیە داواکارم ئەمانە سەرمەقولاتێ بێبا و حەقی ئێمەش بکا خوا ناپاڕێمەوە لەوان حەقم بۆ بکەن تازە. لە ریفۆرم و چاکسازیش دەرچووە، ینی ڕۆژێک کە بێت بە معنای کەلیمە خەڵک گەیشتە مەرحەلەیەک، ڕۆژێک کە بێ خەڵکە تەقێتەوە بەرامبەر ئەو سیستەم و دەسەڵاتە زۆرمان بینی. خۆپیشاندەرانی سلێمانی و شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمیش لە وتارانەی لە خۆپیشاندانەکاندا دەیانوتەوە داوای باشکردنی دۆخی ژیان و خزمەت گوزاریەکانیان دەکرد. لە ساتی خۆپیشاندانەکەدا و لە کاتی وتارەکاندا حەماسەتێکی زۆر بەدی دەکرا و خۆپیشاندەرانیش بە گروتینێکی زۆرەوە دروشمەکانیان دەوتەوە. دەچینە لای زمناکۆ ئیسماعیل، ڕێکخەری دروشمی حەڤەی شوبات بەردەوامە. لە ڕاستیە ڕووداوەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی کارەساتێکن و پەڵێکی ڕەشن بە نێو چاوی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و حیزبە دەسەڵاتدارەکان و لە هەمان کاتە ئەو کارەساتانە لە هزر و لە بۆچوونی چالاکوانان کە سوکاری شەیدان و ئێمەی ڕۆژنامەنووسانی ئەو سەردەمە لە یاد ناکرێت. ئێمە سوورین، ئێمە مقڕین لەسەر بە ئەنجامگەیاندن و بە سزاگەیاندنی هەموو ئەو کەسانی کە بوونە هۆکاری شەیدکردن و کوشتنی ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە. هیوادارم هەموو کاتێک هەموو تاکێک هەموو مرۆڤێک لەم وڵاتەی خۆمانە لەم نیشتیمانە جوانەی خۆمانە کە پێی ئەڵێن کوردستان داوای مافی ڕەوای خۆی بکە، هەموو کەسێک بۆی هەیە داوای بکە و حەقی خۆشێتی گە داوای بکە، بەڵام بە وریابین کە دوای چی ئەکەوین، کە دوای چی ئەکەوین و چی مەبەستێکی لە دوایە و کێ ئەو کەسێک کە ئەبێت بە عومەر موختارێک کە دڵسۆزیمان بۆ ئەنوێنێت و ڕێگەمان پێ پیشانەیە بە ڕاستگۆیانە، نەک ڕێگەی هەڵا کە خۆی پێی دەرچێ و ئێمەش بۆ خۆمان لە دواوە بمێنین. 14 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژی حەڤەی شوباتی ساڵی 2011دا جەماوەری ستەملێکرا و ئازادی خوازی کوردستان بۆ بەرزکردنەوەی دەنگی ناڕەزایەتی دژی بێمافی و گەندەڵی و نەبوونی خزمەتگوزاریەکان چەند چالاکوانێکی کۆمەڵی مەدەنی و خوێندکارانی زانکۆ بەشێک لە دانیشتوانی شاری سلێمانی لە بەردەکی سەرادا کۆ دەبنەوە و هەندێکی دیکەیان دەڕونە بەردەم پارتی دیموکراتی کوردستان و بەربارانی دەکەن و چەکدارانی حیزبەکەش بە فیشەک وەڵامیان دەدەنەوە و کەسێک دەکوژرێت و 58 کەسی دیکە بریندار دەبێت. چاوان عەدنان، دەستگای میدیایی ڤار، سلێمانی.